بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما خواز لەسەر بەکارهێنانی کارەبای نیشتیمانی ڕوو لە زیادبوون دەکات و بەهۆیشەوە کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەکاتەوە لە چەند ڕۆژی ڕابردووشدا بینیمان کە کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەمی کردووە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لە سەرۆکاری کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی هەروە کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان دەکەین لەگەڵمانە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما خواست لەسەر بەکارهێنانی کارەبا زیادی کردووە و کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم بووەتەوە. لە ڕوونکردنەوەیەکیشدا وەزارەتی کارەبا باس لەوە دەکات لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی دابەزینی پەسانی گاز لە وێزگەی گازی خوورمەڵە و لە کارکەوتنی دوو وێزگەی گاز لە هەولێر بەهۆی کێشەی تەکنیکیەوە بڕی بەرهەمێنانی کارەبا بە ڕێژەی 400 مێگاوات لە 3400ەوە بۆ 3000 مێگاوات نزم بووەوە. هەر بەپێی ڕوونکردنەوەی وەزارەتی کارەبا لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما خواست لەسەر بەکارهێنانی کارەبا بە ڕێژەی 600 مێگاوات بەرز بووەوە. بە جۆرێک لە سەرەتای مانگی حوزەیران خواست لەسەر کارەبا 3800 مێگاوات بوو، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو خواست لەسەر کارەبا بۆ 4400 مێگاوات بەرز بووەوە. وەزارەتی کارەبای هەرێم داواش لە هاوڵاتیان دەکات بۆ کەمکردنەوەی بۆشایی پێدانی کارەبا دەست بە بەکارهێنانی کارەباوە بگرن و ئەو ئامێر و گڵۆپانەی کە زۆر پێویست نین کەم بکەنەوە. بە پێی ئامارەکان لە ئێستادا 1,683,000 هاوبەشی کارەبا هەیە و لەو ڕێژەیەش لە 147 بەشداربووان پێوەری زیرەکیان بۆ بەستراوە کە بە قسەی بەرپرسانی وەزارەتی کارەبا بە فیڕۆچوونی کارەبا کەم دەکاتەوە و بەرهەم زیاد دەکات. کێشەی کارەبایەکێکە لە کێشە درێژخایەنەکانی هەرێمی کوردستان و دوای 28 ساڵ نەتوانراوە کێشەکە چارەسەر بکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. کاگومێد بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاستان دەکەین. ئەگەر بەرلەوەی بچین سەر کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی باس لەو بکەین ئێستا هەرێمی کوردستان توانای بەرهەمێنانی چەند مێگاوات کارەبای هەیە و بۆ ژمارەی دانیشتوانی هەرێمیش پێویستمان بە چەند مێگاواتە؟ زۆر سپاس بۆ جەنابتان و لێرەوە سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەڕێزی کەناڵە کەشتان. دیارە ئێمە لە وەزارەتی کارەبا لە ئێستای ئەم ساتە وەختە لەسەر 3300 مێگاوات توانای بەرهەمی ئێمەیە لە کاتێکە بەداخۆ دوای شەپۆ لە نائاساییەکەی کە لە هەفتەی ڕابردوو لە پلەکانی گەرما ڕووکردە هەرێمی کوردستان کە ژمارەیەکی پێوانەی تۆمارکرد لە کاتێکا هێشتا وەرزی باڵین هاوین وەکو تەقویم نەهاتە بوو ئەتە پێش 20 مانگ بوو کە گەیشتە سەر و 46 تا 47 پلەش ڕۆیشتووە. خواست بە شێوەیەکی نائاسایی بەرز بووەوە کە نزیک لە 600 مێگاوات بەستەنیا لەو ماوەیە لەو ماوەی هەفتەیە لە کاتێکا کە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە دوو کاریگەری نێگەتیڤی لەسەر خزمەتگوزاری کارەبا دروست کرد. یەکێکیان بەرزبوونەوەی خواست واتە پێداویستی زیاتر بە بەکارهێنانی کارەبا لەلایەک و هەروەها کاریگەری هەبوو لەسەر دابەزینی کەفاءەی وێزگەکانی بەرهەمهێنان و دام و دەستگاکانی کارەبا بە شێوەیەکی گشتی کە ئەمە ژوای کرد کاتەکانی بوونی کارەبا نیسبەتەن بە پێش ئەو تاریخە بێتە خوارەوە. باش بەس بۆ هەرێمی کوردستان ئەگەر کارەبای نیشتیمانی بۆ نمونە ببێ 24 کاتژمێر پێویستمان بە چەند مێگاواتێ هەمووی کۆی گشتەکەی لە وەرزی گەرمایە بۆ نمونە؟ لە وەرزی گەرما لە ئێستایە ینی بۆ نمونە ئەم ساتە وەختە باسکەین لەگەر ئێمە 4400 مێگاوات نزیک لەو ژمارەیەمان هەبێ 24 کاتژمێر کارەبای پێدرێت لە کاتێکە ئەگەر تۆڕی کارەبا هێڵەکانی گواستنەوە وێزگەکانی گۆڕین هێڵەکانی با بڵێن پەستان بەرز و مامناوەند و تۆڕەکانی دابشکردن مەحەویلەکانی خوارەوە هەموو ئەوانە
نۆرمەڵ بن و هیچ گرفتێکیان نەبێ بۆ مێگاوات توانین 24 کاژ بکارەبا دابین. باش بەس ئێستا ئێوە وەزارەتی کارەبا بەگشتی لەسەر تەستەری کوردستان چەند کاتژمێر کارەبا دەدەن؟ دیارە بڕەکەی لە 24 کاتژمێرەکە ئێستا؟ بەڵێ وەکو باسم کرد ئێمە لە پێش ئەو تاریخەیە کاتەکانی بوونی کارەبا لە سەرەتای مانگەوە هەتا وەکو 15 مانگ لە نێوانی 90 بۆ 20 ساعتا بوو. لە دوای 15 مانگەوە دەو دەکە خواست بەرز بۆ پلەکانی گەرما بەرز بوونەوە کاتەکان بە هێواشی هاتنە خوارەوە هەتا وەکو سەرەتای ئەو شەپۆلی گەرمایە کە بەداخەوە جگەلەوە ئێمە ڕاگەاندراوێکشمان بڵاو کردەوە کە بەهۆی ڕاوەستانی چواریەکەوە لە وێزگەکانی هەولێر و سلێمانی غازی بەهۆی ئەوەی کەەوە لە ماوەی ڕابردووە پێویستی بە چاکسازی هەبووە بە گرفتی قەیرانی دارایی و نەبوونی پارە ئەو پرۆسی چاکسازیە جێبەجێ نەکراوە بۆیە بەناچاری لەم هەفتەی ڕابردووە ئەو یەکانە ڕاوەستان کە کاریگەریەکەی کەمبوونەوەی 400 مێگاوات بوو کە ئەوش بۆ خۆشماریی گەورە بوو ڕەنگە گەرەوەی کە ئێستا لە کارا بواە بە دڵنیایی کاتەکانی بوونی کارەبا لە نێوانی 2 بۆ 3 کاتژمێر زیاترە بوو. یعنی ئێستا بەگشتی لە ئێستادا ئەنی ئەوەی کە باسم کرد تێکڕای لە سەرەتای 1/6 هەتاوەکو ئێستا کە من و جەناب قساکەین بە تێکڕای کاتەکانی بوونی کارەبا لە نێوانی 16 بۆ 7 ساعاتە بە تێکڕاکەی بەڵام لە هەفتەی ڕابردووە کاتەکانی بوونی کارەبا دابەزیون بە شێوەیەکی وە لە هەندێک ناوچە لە 15 ساعات و نەختێ زیاترە و لە هەندێک ناوچێت بە خوار 15ەوە و تا 13شمان هەیە. ئەو کاری چێکە لە هەندێک ناوچە بۆنم لە 15 لە هەندێکیان 13 هۆکاری چییە؟ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ جیاوازی لە پلەکانی گەرما بە نمونە لە منتەقەی هەولێر و ئەو شوێنە گەرمەکان کاتەکانی بوونی کارەبا زیاترن لە منتەقەی سلێمانی لە ناوچە گەرمەکانیە فعلەن وایە یعنی ئەوی شەر کەمە لە ناوچە کوێستانەکان و ئەوانەی کە پلەی گەرما بەو شێوەیە بەرز نەبووتەوە تاوەکو ئەمێرەکانی فێنکەرەوە بابرن زیاتر ئۆتۆماتیکەکە و کەمتر فشار لەسەر تۆڕەکە دروستەکە بۆیە کاتێکی زیاتر کارەبا بێ. باشە بە زۆکو خۆتان ئێستا گەر بودجێتان لە بەدەستا بێ باز لەوە دەکەیت کە 24 وێزگەی بەرەمێنانی کارەباتان هەیە بەڵام بۆەوەی کەمی سوتەمەی تا 12 کار پێ دەکەنەوە دروستە ئەو زانیاریە؟ لە ئێستادا ئەو یەکانی کە ڕاوەستاون بۆ جەنابتی هەژمارکەم لە هەولێری غازی 2 یەکە لە سلێمانی غازی 2 یەکە لە وێزگەی خورمەڵە یەکەیەک لە هەولێری غازی لە دهۆکی غازی 7 یەکە ئەوانە هەمووی بە نەبوونی بە هۆکاری نەبوونی سوتەمەنی کە لە هەولێر و سلێمانی بەهۆی گرفتی تەکنیکیەوەیە و ئەوەی دهۆک بە شێوە ڕاستەوخۆکەی پەیوەندی بە نەبوونی سوتەمەنیەوە هەیە لەبەرەوەی کە لەو مەنتەقە بەداخەوە تا ئێستا پایپڵاینی غازی پێ نەگەیشتووە کە لە بەرنامەی حکوومەتە هەیە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیان و وەزارەتی سامانە سوچەکان و وەزارەتی کارەبا ئێستا سەرقاڵی ئەوەن کە ئەو پلانە جێبەجێ بکرێەوە وێزگەی دۆشی غازی بە پایپلاین بەسێتەوە بە غازی هەولێر و کە لە بابڵین کەڵگەی کۆرمۆرەوە غازی وەدابی نەکرێت. یعنی ئێستا 12 وێزگەی کار دەکات 12یان کار ناکە بۆی نەبوونی سوتەمەنی. ئەوەی کە لە کاردایە باقەکەی تری لە کاردایە تەواوی کە لە کاردایە 6 لە هەولێرە 6 لە سلێمانیە 4 لە بازیانی غازیە 5 لە خورمەڵەیە ئەوانە هەمیان لە کاران بەڵام ئەو کە لە کارانە بوو ئەوانە بکە بۆ جەنابتی مژماش بەس دەبێت چێ سوتەمەنیتان مەوەستە غازی سروشتیە ئەگەر ئێستا غازی سروشتی یاخود سوتەمەنیتان بۆ دابین کە وەکو وەزارەتی کارە بە خۆتان دەتوانن بیگەن 6,000 مێگاوات ئەگەر بە تاواتی بۆ نمونە سوتەمەنیتان بۆ دابین بکرێت بۆ وێزگەکانی خۆتانە؟ پرسیارێکی بەجێیە ئێمە لە ماوە ڕابردووەکو باسم کرد ینی ئەو وێزگەی دۆکی غازی ئەگەر پایپڵانی پێ بگەیشتایە و غاز هەبوایە ئێستا ئێمە لەو حەویەکەیە بەلای کەمەوە 6 یەکەشمان ئیش پێ بکردایە ئەوە 600 مێگاوات و ئەگەر ئەو هەولێری سلێمانیش وەسم بۆ نمونە لە ماوەی ڕابردووە ئیشکاری چاکسازی بۆ بکرایە بە دڵنیایی ئەوانش کاریان نەکرد ئەوانش 400 مێگاواتەوە 1000 مێگاوات ینی ئۆتۆماتیکی ئەمە گەیشتنە خواستەکە ئەو خواستێکە ئێستا هەمانە
بەڵام وەکو باسم کرد ئێمە گرفتی قەرانی داراییەکە بەڕاستی کاریگەریەکانی هێشتا لەسەرمان ماوە چکم لە زۆر بەرنامە ڕەنگە بڵم لەگەڵ جەنابیشتە و بەرنامانەمان کردووە مؤسسەی کارەبا بە سروشتی خۆی ئەوە نییە ئەمڕۆ قەیران هەیە گە بەیانی قەیرانێکە چارەسەر بوو گرفتەکانی کارەبا چارەسەر بن چونکە کاریگەریەکانی ئەو قەیرانە کە تۆ بەجێ ماوی لە خزمە گوزارەکان لە فراوانکاری لە تۆڕەکە لە بەرەمهێنان لە ماستەر پلانی وەزارەت کاریگەریەکانی چەند ساڵێک دەمێنێتەوە بۆیە ئێستا گەر بەسەم بۆ ئێمە لەم ساڵا بووجە باش بێ و پارە هەبێ بۆ جێبەجێکردنی پلان و پرۆژەکانمان بە دڵنیایی دوای ڕەنگە 2 ساڵ 3 ساڵ اینجا دۆخەکە ئاسایی بێتەوە لەگەڵەوە شەوازادی کارەبانەوە ئێستاوە لەسەر پرۆژەی پێوەریزیە کاری باشمان کردووە لەسەر ئەو پلانی بەستنەوەی دۆکی غازی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانە هەم ئاهەنگن و کاری باشەکەین لەسەر ئەو کێڵگانەی کە غازی با بڵێن مصاحبیان هەیە و بە فێڕۆچێ بە هەوایە کە کاریگەری ژنگەیش دروستەکە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان دیسان لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەندەوە خەریکیەوەین کە سوود لەو غازە وەرگرین کە سوتەمەنەکەی وەکو با بڵێن وەکو لایەنە ئابوورەکەی تێچەکەی سفر دەبێت چکم بە ئۆتۆماتیکی خۆی ئەو بە فێڕۆچێ سەر لە وێزگەی گەرمیان وێزگەی گەرمیانی غازی ئێمە لە ماوەی ڕابردوو بەتوانای 165 مێگاوات وێزگەیەکی بەرەمهێنانمان دروست کرد لەو غازە. بەزی سەرنگە هاوڵاتیان بپرسن دەڵێن هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە غازی سروشتیش ینی وەزارەتی کارەبا خۆی ڕاستەخۆی دارەی غازەکەنە تا بتوانێت سوتەمەنی بەکاری بێنێت ینی بۆ کێشەی سوتەمەنیمان هەبێت لە وێزگەکان بۆی کە بەرهەمی کارەبا بۆ یەک کەم بێتەوە خۆی وەکو ئیدارەدانی ڕاستەوخۆ یا با بڵێن پلانی دەرهێنانەکەی و با بڵێن پرۆسە تەکنیکیەکەی ئەوە تایبەتمەندی وەزارەتی سامانە سروشتەکانە ئێمە هەماهەنگیەکی باشمان هەیە لەو ڕۆوە بەڵام وەکو ئیدارەدانی گۆڕینی غازەکە بۆ وزەی کارەبا و تەوزیعکردنەکەی بەهەنگی لەگەڵ ئەوانە ئەکرێ و ئێمەش خۆمان با بڵێن ئەو غازە بەکارهێنین بۆ وزەی کارەبا لە لایەنە تەکنیکیەکەی وەکو ئەگەر وزەی تاوتان بۆ دابین بکرێ کێشەی کارەبا نامێنێ سوتەمەنی مەبەستم بە دڵنیایی خۆی فاکتەرەکان چۆنن ئێمە لەسەر چەند تەوەرێک کاربان کردووە باوەڕمان وا بووە ژێرخانی کارەبا لە هەرێمی کوردستان ژێرخانێکی معقولە و ژێرخانێکە بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان بۆ نفوسی هەرێمی کوردستان بۆ ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە لە نێوانی بڵێن 5 ملیۆن و نیو یا زیاترە بەڵێ 6 ملیۆن و 6,700 مێگاوات بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان ژمارەی گەورەیە بەڵام گرنگەکە لەوایە ئێمە چۆن کۆنتترۆڵی خواست بکەین و کۆنتترۆڵی بەکارهێنانی کارەبا بە شێوە دروست و زانستی و ئابوووریەکەی بکەین بۆیە لە ڕووی بەرەمێنان کاری خۆمان دەکەین و ڕەنگە ئەو ژمارەیە زیاتریش بەرزکەینەوە و هەروەها لە لاکەی تریشەوە کار لەسەر کۆنتترۆلی خواستەکەەکەین کە ڕێگەی جێبەجێکردنی پرۆژەی پێوەریزیەکەوە کە لە ئێستادا هەنگاوەکانی بەردەوامنوە ئێمە نزیک بنێتەوە لە نیوەی پرۆژەکە و نیوەکەی تریشی بۆ کۆتایی ئەم ساڵ و سەرەتای ساڵی داهاتوو تەواو ئەبێ لە هەر کاتێکە ئێمە توانیمان خواست و بەرهەم یەکسان کەین بە یەک کەواتە ئێمە گەین بە 24 کاتژمێر کارەبا. باش بەس وەکو سەرچاوی بەرهەمێنانی کارەبا ئێستا ئێوەکو خۆتان لە وەزارەتی کارەبا لە چەند سەرچاوە وزەی کارەبا بەرهەم دەێنن لە سەدا چەندی غازی سروشتیە چەندی بڵێن لە بەنداوەکانە خۆی ئێمە وەکو ژێرخانەکە بۆ جەنابەتی باسکەم لە دووکان ئێمە 400 مێگاواتمان هەیە وەکو ژێرخانەکە لە دەربەندیخان 249 مێگاواتمان هەیە ئەمە وەکو کار و ئاوی بەڵام بە سروشتی خۆی ئەو وێزگانە ناتوانرێت هیچ کاتێک بەو کەفائی فوری خۆی ئیشی پێ بکەیت لەبەرەوەی کە پشتە بەسێ بە گلدانەوەی ئاو لە بەنداوەکانە و ئێمە خازەئین بۆ پلانی بەردانەوەی ئاو
کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی مواردی مای عراقیە کە خەتەی هاوبەشدا ئەندرێ ساڵانە بۆیە یعنی ئەتوانین بڵێن بەپێی ئەو پلانە ئێمە توانین بەرهەمی کارەبا لە بەنداوەکان وە لە وێزگەکانی بەرهەمهێنان با بڵێن ڕێک بخەین کە بەداخەوە جەنابتان ئاگادارن کە ئەم ساڵ وشکە ساڵێکی وایە بە حاڵتەکە پێشەوانە بۆتەوە سە وەزارەتی کارەبا هەم ئاهەنگە لەگەڵ ئەوانە و هاوکاری ئەوانە بەوەی کە واز لە بەرهەمی کارەبا بێنێ بەڵکو پیادەی ئەو پلانەی ئەوان بکە بە کتومت و مراعاتی دۆخەکە بکە بەواتایەک لێگەڕێ بۆی کە وزەی کارەبا لەوێ بەرهەم نەهێنێ بۆ ئەوەی کە ئەوان بە پلانی خۆیان بڕۆنوە ئەو حساباتی کە کردویانە بۆ ئەم وشکە ساڵی و کەم ئاوێ ئەم ساڵ تیان موفق بن بۆ دڵنیایی ئێمە هاوکاریانە بین وە سپاسیانەکەین لە ماوە ڕابردووە ئێمە هاوکارمان بوون و هەماهەنگی باش لە نێوانمانە هەیە بە دڵنیایی ئێمە ئەم ساڵ پشتگیری ئەوانەکەین لەبەری کە بە نەزەری ئێمە ئاو گرنگتر لە کارەبا باش جگەل لە بەنداوەکان لە سەرچاوێکی تر کارەبا بەرهەم دێ ئەوەکو بەنداوەکان تاوان باسم کرد اینجا بینە سەر وێزگەکانی غازی ئێمە لە هەولێر 1500 بێگاڵتمان هەیە سمپڵ و کۆمباین لە سلێمانی 1500مان هەیە سمپڵ و کۆمباین با بڵێن غازەکەی و هەڵمیەکەی لە دهۆک 1000 مێگاواتمان هەیە لە خورمەڵەن 960 مێگاواتمان هەیە لە با عادرێ ئەمانە غازی بوون لە با عادرێ بەنەوتی ڕەش کار دەکات 140 مێگاواتمان هەیە 51 مێگاواتی تاسوجەمان هەیە لە سلێمانی ئەیژە بەنەوتی ڕەش کار دەکات هەموو ئەمانە جۆرەکانی با بڵین نەوتی ڕەش و غاز و کارۆئاوی و گازوایلیشمان هەیە 20 مێگاواتەکان کە ئێستا بەداخەوە بەهۆی لەبوون گازوایل ئەوان ڕاوەساون کارێکان لە هەولێر و سلێمانی دۆک ئەو سێ وێزگەیە هەیە ئەوە تەواوی ژێرخانەکەی لە هەرێمی سەبار بەکردنی کارەبا لە تورکیا ئێستا لە تورکیاش 150 مێگاوات کردراوە لەکوێ لە تورکیاوە لە تورکیا ئێمە لە تورکیا تاوان بناسە بە پێشەی جایبی جناوی بەمەوە بازیانی غازیشمان هەیە هەر بۆ خۆی غازە لە سلێمانی بڵین ئەمە هەموو ژێرخانەکەیە ئەو کارەبایی کە لە تورکیاوە هاتووە ئامانجەکەی چییە هەروکو بۆ جنابتم باس کرد لە سەرەتاوە وێزگەی دهۆک دۆکی غازی پایپڵانی غازی پێنەگەیشتووە لە منطقەی دهۆکە تەنیا بەس بە عادرێ 140 مێگاوات کارەبا هەیە وەکو بەرهەم بۆیە کەواتە بۆ پێداویستی ئەو شارە ئەبێمە مێگاواتێکی زۆر لە هەولێرەوە بەڕێ بکەین کە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ئابووری و لە ڕووی تەشغیلیەوە ئەم حاڵتێکی ناتەبایە بۆ شاکلی ڤۆڵتیە دروست دەکات بە شێوەیەکی وا ڤۆڵتێ وا دابەزیەکە نەگرفت بۆ کارەبا بەڵکو گرفت بۆ ئاو دروستەکە چونکە پرۆژەکانی ئەو پامپ و با بڵێن دام و دەستگاکانی لە کار دەکەون بەناچاری بۆ ئەوەی کە تۆ تووشی ئەم حاڵتە نەبی ئەمە مێگاواتێکمان لە تورکیاوە هێناوە بۆ منطقەی زاخۆ لە بەرامبەری ئەمەیە ئێمە ناتوانین پارەکەی بدەین ڕەوانەمان کردو بۆ با بڵێن کەرکووک پارەی ئەوەی کەرکووک دەدەینەوە بەولا بەڵام ئێمە گرفتی دۆکمان هەر کرد یعنی لە ڕووی ئابووریەوە گەر ئێمە بە گازوایل کاری پێ بکەین بە نزیک 5 ئەوەندەی ئەو وزەی تێچە ئەگە خۆشمان بیدەین ئەگە خۆمان بیکڕین بۆ نمونەمە ئەو کارەبای کە لە تورکیاوە خۆمان مێگاواتەمانگانە چەندی تێچێ دیارە ئەگە بۆ 150 مێگاوات تقریبا نزیکە 7 ملیۆن دۆلاری تێچێ مانگانە بەڵێ لە کاتێکە ئەگەر بە گازوایل بیکەین بەست و تەمەنەکەی نزیکی 10 ملیۆن دۆلارێکی دەوێت باش لە ئێرانی شوێستا کارەبا ماوە لە کارەبا لە ئێران و نەماوە لە حاجوەران و پێنجوێ نەبوو نەماوەی نەخێر بەستەنیا تورکیامان هەیە لەبەر ئەو گرفتەی کە لە دهۆک هەبوو و لە کاتی خۆشیە بەڕێزان لە لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان ئەو پرسیاریان کرد ئێمە وەڵاممان نانەوە بە داتا و بە دۆکۆمنت هەمومان بۆ ڕوونکردنەوە و هەندێکیان هەر زۆر دەستخۆشیشان لێکردین بەوەی کە هەم گرفتیشی تەکنیکیمان چارەسەر کردووە گرفتی هەبوونی کارەبا و گرفتی تەنانەت ئاوی ژوک و باسم کرد لە شارێکی گەورەی وەکو دهۆکە لە کاتێکا کە هیچ با بڵێن خەرجێکیشمان نییە لەم دۆخەیە ئەگە ئەو کات بشمان کڕایە وەکوتم پارەکەی کە
مقارنەکەی بە گازوایی لەگەل لە دهۆک بە گازوایی کارمان پێ بکردایە نزیک لە 5 ئەوەندەی تێچوویە بوو. باش بەس سەبارەت بەوەی کە هاوڵاتیان پرسیار دەکاندێک باز دەکرێت کارەبای هەرێم لەیان دوو کۆمپانیاوە بە کەرکووک و بە مووسڵ دەفرۆشرێت ئەوە چۆنە هیچ حکوومەتە یاخود کەرتی تایبەتە کارەبایە بڵێن دەفرۆشێت خۆی بۆ ئەوی کە با بڵێن ئەبێ نەختێ بگەڕێنەوە بۆ دواوە بۆی کە کۆڵێ زۆر بە دقیقی زانیاریەکان بە جەنابتوو بە بینەرانی بەڕێزی ژگا ئێمە لە ساڵانی ڕابردوو هەر بۆ جەنابتم باس کرد چەندێکەمان وەستاوە لەوە زیاتریشمان وەستا بوو جاران لەم ئەخیرانە نەختێ غازیاتی کرد بۆیە توانیمان هەندەیەکی تریش بکەینە گەڕنزیکی 50 مەقمەقێک لە ماوەی ساڵێکە زیادی کردووە کە هیچ تریش بڕێوەیە تەبعاً بەپێی پلانی ئەوەی وزارتی سامان سوچەکان لەگەڵ کۆمپانیای داناغاز بەڵام ئەو کات کە ئێمە سوتەمەنیمان نەبوو یەکان ڕاوەسا بوو ئێمە ئیلتیزاماتمان بەرامبەر کۆمپانیەکان هەبوو ئەبوو ئێمە وزەکان لێ بکڕین چکو لە سەرەتای گرێبەستەکەەوە وا بوو کە ئەوان وێزگەکە ئامادە بوو ئیتربێ وزە بفرۆشن بەڵام ئێمە ئەو کات سەرەتا قێرانەکە بوو ساڵی 2016 ئەوانە وێزگانە ئامادە بوون ئێمە پارەمان نەبوو وزەکان لێ بکڕین بۆیە پاش ماوەیەک ئەوان بیریان لەوە کردەوە کە وزەکە بە دەرەوە فرۆشن ئێمە ڕێگەمان پێدان بەڵام مەرجمان لەسەردانە وتمان هەر کاتە سوتەمەنی هەبوو خۆمان سوتەمەنیتان بۆ دابین بکەین دەبێ ئەوە ڕاکردن ئەمە سەروەختێک ڕۆی تەوان ئێمە وەکو وەزارەت دوو خازانمان کردوکە حکوومەت یەکیانەوە ئیلتیزاماتمان بەرامبەریان نەما کە ئەبوو پەناڵتیان بینێ دووەمینیشان ئەوان لە ڕووی بابڕین ئابوووریەوە دەستیان کرد بە ئیشکردن و ئەوانە و سەرچاوەیەکی با بڵێن فرۆشتنی وزیان بۆ خۆیان دۆزیەوە کە پارێکیان هێناوەتەوە بۆ خۆیان و بۆ هەرێمیش خاڵێکی تر ئێمە با بڵێن کرێی گواستنەوەمان لێوەرگرتن کرێی گواستنەوەی شەبەکەمان لێوەرگرتن ئەوەندەی کە پەیوەندی بە ئێمە کار و قەیوان کە بڵێن کارەبا دەفرۆشن بە کەرکووک و بە مووسڵ باڵێ کرێی ئەوەی کە کاتی خۆی وامانە کرد هەتا ئەو کاتە تەواو بوو دوای ئەوەی کە ئەوە تەواو بوو ئێمە کە تورکیامان هێنا وێزگە گەرمیانیش کە بۆ جەنابتم باس کرد ئەویش با بڵێن کەوتەگەڕ حکوومەت پارەی نەبوو ئێمە نەک پارەمان نەبوو ئەو دوو وزێ بکڕین ینی ئەو دوو سەرچاوەیە پارەی مانگانەکەی بتین وێزگەکانی بەرەمێنانی کە چەندین ساڵەکە لەگەڵ ئێماکەن ئێمە هەمومان قەزاری ئەوانین ینی وەکو وەزارەت و حکوومەت قەزاری ئەوانی هەمووان بۆیە بیرمان لەوە کردەوە لە ڕووی مووقعیەوە لە ڕووی تەکنیکیەوە ئیسفادەی لێ بکەین وەکو وزەکە بۆ هەرێم لەو شوێنەی کە بەرەمێنان کەمە بەڵام لەو شوێنەی کە بەرەمێنان باشە لێەوە بەڕێکەین بۆ با بڵێن دەرەوە و پارەکەی بدەینەوە بۆ دوو سەرچاوەیە بۆ شتێکیش حکوومەت قازانچکە بەمە ئێمە توانیمان هەم واقعی فەنی شەبەکەکە بپارێزین و هەمیش بتوانین وەکۆڵی خەرجەکان لەسەر حکوومەت کەم بکەینەوە لە ڕاستیە ئیدارەدانی ئەو ڕەنگە بڵێ بۆچی کارەباک هەرێم خۆی نایکرێ هەرێم کارەبای کەمە بۆچی کارەبا بە کەرکووک و بە مووسڵ بفرۆشرێت وەکو باسم کرد ینی ئێمە ئیجبار بووین بۆ کە تورکیا بێنین ئەبوو بیهێنین بەڵام پارەشمان نەبوو بیدەین لەو شوێنەی کە گرفتی تەکنیکیمان نییە لەوێ ئێمە قەرەبوومان کردوێتەوە وێزگەی گەرمیانی غازیش ئەم دوو لایەنە لە هەنی ناوخۆنین کاک حەکیم لێت ڕناوەستنە بێ پارەکان بدەیت تێمانگانە وەکو لایەنی ناوخۆنین بۆیە ئەم دوو سەرچاوەیە لەگەڵ با بڵێن هێنانی بۆ ناو هەرێم لەو ڕۆژێک کە داغڵ دەبێت مانگانە پارەی دەوێت بۆیە ئێمە گرفتە تەکنیکیەکەمان پێ چارەسەر کردووە ینی ئەوەی کە پێی ئەوترێ لایەنی تەکنیکی و ئیدارەدانی سیستمەکە هەرچی وەکو بەر سوودمەند نابیندوی وەکو بەر ینی بڕی مێگاوات زیاد ناکە بەڵام گرفتی تەکنیکی بۆ چارەسەرەکە لە شوێنێکە کە تۆ ناتوانانی وزەی بۆ بنێری ئێمە بۆ چارەسەرمان کردووە منزومەکە مستەقڕە بەڵام ئەو وزەی کە ئەچێت دەرەوە تۆ پارەکەی بۆیەتەوە لەگەڵ شتێک قازانجیشە کە هەردوو وێزگەکەی پێ با بڵێن ئینڤۆیسی ئەوانی پێ دەفعەکەی مانگانە و شتێکیشی لێ زیاد دەبێت توانین بیەی بە وێزگەکانی تری بەرەمێنان کە لە ڕاستیە بەهۆی نەبوونی پارەوە گرفتی تەکنیکیان بۆ دروست بوو
هەروەکو ئەوی کە ئەو چارەکەی ڕاوەستا و کە ئێستا کاریگەریەکانیشی زۆرە. باش زۆر باش بەس وەکو وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی دارایش هاوکاری ئێوەن بۆ وەزارەتی کارەبا ئەو بە بوجە بێ ئەو بە دابینکردنی سوتەمەنی پێویست بێ هاوکارن وەکو پێویست لە ڕاستی ئەمە سەرکاتی ئەنجومەنی وەزیران بەس پاسەوە ینی ئەوەی کە پێی بوترێ پاڵپشتی پێی بوترێ تێگەیشتن لە گرنگی خزمە گوزارەکانی کارەبا تێگەیشتون ڕەنگە بڵێم لە هەندێک پلان و پرۆژەیەکەوە تایبەتی لە ساڵ ڕابردووە ئێمە چەندین هێڵی استراتیژیمان دروست کردووە زیاتر لە 100 قسوور پرۆژەی گەورە و مامناوەند و بچووکمان جێبەجێ کردووە کاک حەکیم کارەبا لە 2014ەوە زۆرێک لە پلان و پرۆژەکانی ڕاوەسا بوو چەندین وێزگە هەبوو هێڵ نەبوو بیبەسێتەوە بە تۆڕێکەوە هەموو ئەم ئیشانەکە کراوە بەدڵنیایی بە پاڵپشتی حکوومەت کراوە و بە هەم ئاهەنگی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان حتا وەزارەتەکانی تریش کە با بڵێ پەیوەنددار بن بە مەلەفی وزە و بە گشتکارەکانی باش بەس ئێستا پارە هەیە بۆ نمونە هەندێک جار هاوڵاتی لەسەر ئەرکی خۆی محاوی لە چاک دەکاتەوە هەندێک حاڵەتی لەم جۆرەیە سەپارە هەیە بۆ بەڕێوەبەرایەتەکان لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆی کرد لە بەتابەتی لە وەرزی هاوین ئەمە ڕوو بدات پارە دابین کراوی بۆ کڕینی محاویل و پێراویستی نوێی کارەبە لە سەرەتاوە جەناب تەزانی لە سەرەتای خێرانەکەەوە گرفت بۆ نەک هەر پلان و پرۆژەکان موچە دروست بوو یعنی موچە نەبوو بەڵام دوایەوەی کە نەختێک بار و دۆخەکە باش بوو ئێمە لە داهاتی کارەبا کە ئەچوە بۆ وەزارەتی دارایی لە ساهەشتی بۆ ئێمە خەرجکرایەوە ئێمە توانیمان بەمە هەر چۆنێ هەبێ ئیدارەی وەزعی خۆمان بدەین کە لە هەندێک شوێنە بۆ حاڵەتی ئینەرجەنسی دەور و ڕۆڵی گەورەی هەبوو بەڕاستی ناڵێن ئێمە توانیمانە پرۆژەی گەورەی پێجێبەجێکە هیچکم لە ڕاستیا پرۆژەکانی وەزارەتی کارەبا پرۆژەی ئیملاقن یعنی پرۆژەی ملیۆن دۆلار و چەند ملیۆن دۆلارین بەڵام بۆ حاڵەتی ئیمەرجەنسی بۆ ئەوی کە جەناب باسەکەی بۆ شوتانی مەحاویلە چاکردنەوەی تۆڕەکە لە هەندێک گرفتی تەکنیشی لە دابەشکردن لە وێزگەکان لە هێڵەکان توانیمانە سوودی لێوەرگرین بەڵام لەم دواییە کە هەندێک با بڵێن چوونە ناو جارێکی تر ڕاجعکردنەوە بە ماستەر پلانەکە و ئەو ئیشکارانەی کە پێویستە بکرێن بەڕاستی لەوەش پاڵپشتیمان کرا لەوەی کە هێڵی نێوان دهۆک و هەولێرمان جێبەجێ کرد کە نزیک 7 ملیۆن دۆلار بوو هێڵی سۆران و لە ئێستادا هێڵی بازیان بۆ ڕانیە و هێڵی تانجەرە بۆ سەید سادق و باشووری سلێمانی هەموو ئەم ئیشانە ئیشی گەورەن ینی بوجەکانیان نزیک لە 40 ملیار دینارە ئەم کارانە لەم ئەخیرانە با بڵێن ئەلانکراوە سەر لەژێر جێبەجێکردندایە وەزارەتی کارەبا بە هەنگاو لەوەی کە لە ماوە ڕابردوو ڕاوەسا بوو ئەو لەوێتی یاوەتەوە بە ئیشەکان کامە زۆر گرنگە کە خزمەتگوزاری کارەبا نەوەستێنێ یان لانی کەم بەشێکی زۆری ئەو گرفتانەی کە ئێستا هەیە چارەسەری کا لەسەر ئەوانە کاری کردووە. باش بەس وەکو بە فیرۆچوون پێشتر باز لەوە کە نێکجار باسی لە سەدا 40 دەکرا لە سەدا 35 ئێستا بە فیرۆچوون چەندە لە کارەبای هەرێم ڕێژەکەی لە سەدا چەندە؟ ڕێژەی ونبوون لە پێش جێبەجێکردنی با بڵێن پرۆژەی پێوەریزیەکە بەداخەوە ڕێژێکی بەرز بوو کە لە دەرەوەی ستاندارد بوو کە لە هەموو دنیاە لە ساڵ 12 نابێت تێپەڕێ بەڵام لای ئێمە 35 تێپەڕاندە بوو بەڵام دوای جێبەجێکردنی پلانی پرۆژەی پێوەرزیرەک بە دڵنیایی و ڕێژەیە هاتە خوارەوە بە شێوەیەکی بەرچاو لەبەرچی لەبەری کە لەو شوێنەی کە تۆ پێوەرەکە دائانەی لەو شوێنەیە سەرپێچی کۆتایی پێدێ وەک سەرپێچی بەڵام وەکو جۆری بەکارهێنانەکەی کە بەکارهێنانێکی سروشتی نەبێ یاخود با بڵێن بەکارهێنانێکی نائاسایی بێ ئەوە بۆ ئایندە لە ڕێگەی سنووردارکردنەوە کە ئێمە لە ئێستاە لە قۆناغی ئێستاە سنووردارەکەمان بە 40 ئەمتەر کردووە کە لە ڕاستیە خۆی هەر پێوەرە کۆنەکە یا با بڵێن پێوەرە کلاسیکەکە خۆی بەرزترین ئاستی یا بەرزترین لیڤڵی بەکارهێنانەکەی 40 ئەمپێرە
بەڵام ئێمە و قۆناکی یەکەم بۆی کە تاوەکو هاوبەشانی کارەبا لەگەڵ ئەو پێوەران ڕایەن ئەو با بڵێن ژمارەیەمان داناوە بۆ بەکارهێنان کە چ لەم پێڕە ڕەنگە بۆ ئایندە ئەگەر هەموو پرۆژەکە تاوا بێ و بمانەوێت لەسەر بنەمای ئەوەی کە بەو مێگاواتەی کە هەیە بشوە کاژمێ کارەبا بین ڕەنگە ئەوە نەختێ بین نەخوارەوە سلام پێرەکە بەڵێ ناوبڕێکمان هەیە دەگرین وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمانمێنە جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکومێت باسی پێوەری زیرەکت کرد پێوەری زیرەک ئێستا لە سەدا چەندی بڵین دانراوە هیچ بارگران لەسەر هاوڵاتی خۆی زیاد ناکە یاخود لەمە دووە پارەی زیاتری بۆ بێتەوە وەکو نرخەکەشی خۆی لە ماوە ڕابردوون دێک با بڵێنگلەی و ئەوانە دروست بوو لەسەر مەوزوعی پارەی زۆر و ئەوانە کە بۆ هاوبەشەکان کەراوەتەوە خۆی بەشێکی دوای تحقیق لە وەزارەت و لە ناوەندەکانی فرۆشتنی وزە لە فەرمانەکانی کارەبایە مراجعە کرایەوە بە دڵنیایی وەزارەتی کارەبا جەنابی وەزیر هەموو لایەنە پەیوەنددارەکانی ئاگادار کرد بوو کە بەدەم داوای هاونیشتمانیان و هاوبەشانی کارەبا بچن لەوەی کە گەر گرفتی هەبێ بە خێرایی بۆیان چارەسەرکەن دوای تحقیق دەرکە و هەندێک لەوانە ئەو حاڵەتی تەراکمەیە کە لە ماوەی ڕابردووە هاوبەشانی کارەبا پارەیان دەداوە و هەندێکیشی ئەو حاڵەتەیە کە جاران پێش باڵێن گۆڕانکاری لە سعری دۆلار بەرامبەر دینار لەلایەن بانکی مرکزی عێراقیەوە وەزارەتی دارایی و هەموو وەزارەتەکان ڕێگەی وەزارەتی داراییەوە جۆرێک لە ڕاستکردنەوەی ئەو حاڵەتە بۆ ئەو وەزارەتانەی یا بۆ ئەو موئەسساتانەی کە خەرجەکانیان بە دۆلارەوە داهاتەکەیان بە دینارە بۆ ئەوی کە پرۆژەکان نەوەستن و وەکو چۆنەڵێ لایەنی تەشغیلی و بەڕێوەبردننی داموو دەستگاکان ئاستەنگ و گرفتیان بۆ دروست نەبێ جۆرێک لە ڕاستکردنەوەی نرخی دینار بەرامبەر دۆلاریان کرد بەوەی کە لە داهاتەکەی کە بە دینارە نرخی دۆلاری پێڕاستکێتەوە واتە لە 120 دۆلار بەرز بووبەوە شتێک لەوە بخێتەوە سەر داهاتەکە بۆ نمونە نرخی کارەبا لە ڕێنجەکەمیان بۆ هاوبەشانی ماڵان بە 15 دینار بکرایە 18 دینار و بۆ مەسەن پیشە سازی کە بە 100 دینار بکرایە 120 دینار و بۆ بازرگانی کە 130 دینار بکرایە 145 دینار بەو شێوەیە ینی شتێک چوە سەری کە ئین بێت ئەو حاڵەتی ڕاستکردنەوەی دروست بێ کە ئەوە لە دەرەوەی ئیرادەی وەزارەتی کارەبا بووە کارەباکە گران بووە بەڵام بە دڵنیایی لەسەر هاوبەشەکان پارەیەکی زیاتر دەفعەکەن ئەوە وەکۆڵێ حاڵەتێکی بەدیهیە بۆیە خەڵک بڵێ وەزارەتی کارەبا خۆی ئەوەی کردووە یاخود بۆچی نرخی کارەبا گران لەگەڵ دۆلارەکەش بەڵێ آخر ناڵێم ئەنی ئەوە ئەگە وەزارەتی کارەبا خۆی بواە بەبێ ئەو حاڵەتە لە هیچ کاتێکا وەزارەتی کارەبا بیری لە گرانکردنی نرخ نەکردوێتەوە تەنیا ئەو حاڵەتە نەبێت کە وەکو باسم کرد کە نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی لەلایەن بانکی مرکزیەوە بەرز کرایەوە ئێمە هەموو ئەو پرۆژانەی کە بە دۆلار بوو پەشی کەوت بۆ ئەوەی حاڵەتە ڕاستکەنەوە لە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەنددارەکان نرخی دۆلاریان لە بەرامبەری دینارە بۆ داهاتەکان جۆرێک لە ڕاستکردنەوەی بە پارەی خۆمان کری کارەبا دەین پێشتر بە پارەی خۆمان نەبووە داهاتت بە دینارە بەڵام جێبەجێکردنی پرۆژەکان خەرجەکان کڕینی کارەبا جێبەجێکردنی پرۆژەکان هەمووی ئەو شتانەی کە هاوردن هەمووی بە دۆلارە باشە بە زۆکو بەرهەمێنانی کارەبا ئێستا لە سەڵات چەندی وەزارەتی کارەبا خۆی بەرهەمی ئێستا چەندی کردی تایبەتە بەرهەمێنانەکەی تقریبا نتوانی بڵێ لە 180 و شتێک هەندێجار هەندێجار زیاتر کەرتی تایبەتە باقیەکەی تری لە سا 20ەکەی وەزارەتی حکوومەت دەبێت خۆی پارەی بەرهەمێنان بدا بە و بە کەرتی تایبەت کەرتی تایبەت ئێمە وزەکان لێکڕین بەسەن بۆ نمونە بۆ چیلۆوات ئەوەرێک بە 3.2 سنت دەکڕین
لە هەندێکیان بۆ کۆمباین سایکل بە 6.3 کڕین لە هەندێک لە ئەوانەی نێوتەڕەش بە 2.8 و بە ئەوانە ئەیکڕین بەو شێوەیە. ینی ساڵانە چەند پارە دەن بە کەرتی تایبەت لە بەرامبەر بەرەمێنان لە 180 کارەبا دیارە لەوەکو ڕێژەکە تقریبا ئەمە پرسیارێکی جوان بوو کە ئێمە هەم مقارنەیەکیشی پێ بکەین بە ڕابردوو ئێمە لە ماوە ڕابردووە خەرجەکانی وەزارەتی کارەبا بۆ کیلۆوات ئەوەرێک بۆ ساڵێک لە 100 دینارەوە بوو دوای دابەزی بۆ 80 دینار و لە ئەم کابینە ئێمە بە دوو قۆناخێنامان نەخوارەوە جارێک نامان بۆ هەفتا و ئەخیر جاری گەیشتە 71 دینار کە ساڵی ڕابردوو ساڵی 2020 ئەوەش بە هۆکاری ئەوەی کە هەم لە جۆری سوتەمەنی ئێمە پەنامان بۆ جۆری سوتەمەنی هەرزان برد و گازوایلمان کەم کردەوە و هەروە خەرجەکانی ترمان کەم کردەوە و چاوخشانەوە بە هەندێک گرێ بەست و ئەوانەیە هەمووی وای کرد کە تێچووی کارەبا لەسەر حکوومەت و لەسەر وەزارەت کەم بێتەوە بۆ هەفتایەک. باش بەس ئێستا دیارە مانگانە بۆ نمونە ساڵانە چەند دێ بە کەرتی تایبەت لە بەرامبەر سەراشتای کارەباوەکو بۆ ساڵی 2020 ئەتوانین بڵێن ئێمە لە سەر 700 میلیۆن دۆلارمان داوە بە کرێی کڕینی وزەی کارەبا. ئەی سەبارەت بە گواستنەوەی بڵێن دابشکردنی کارەباش بۆ کەرتی تایبەت ئەم پرۆژێ چۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە بازەکە کۆمپانیای کار و خەیوان وەری بگرن ئێستا چۆتە بواری جێ دابشکرد بەڕێزوتت بەرەمێناکە لە 1970 هەشتای بڵین کەرتی تایبەتە دابشکردنەکەشی دەرێ بە کەرتی تایبەت خۆت کۆکردنەوەی داهاتوانێ؟ بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەروکو جەناوی باسی کرد لە ساڵی 2010 کە یەکەم هەنگاو دەستمان کرد بە دامەزراندنی وێزگەکانی بەرەمهێنان لە ڕێگەیەوە بەرهێنەوە ئەوە با بڵێن لە بەرەمهێنانە کەرتی تایبەت ئەزمونێکی باشی هەبووە تا ڕادێکی باش ئەزمونێکی مۆفەق بوو لەگەڵ چەند تێبینیەکە هەمان بوو ئێستا کار لەسەر ئەو تێبینیانە شەکەین لە ڕێی تەعاقودی و لە ڕێی نرخ و تەنانەت لایەنی تەکنیکیش. بەڵام لە کەرتی دابشکردن لە هیچ با بڵێن سێکتەرێکی تر لە هیچ کەرتێکی تر لە کارەبایە کەرتی تایبەتی تیانە بوو ئێمە بۆ لە کەرتی دابشکردنە بیرمان لە هاوبەشی پێکردن کردەوە واتە نەک لەوەی کە کەرتەکەیان ڕادەستکەین بەڵکو هاوبەشیان پێ بکەین یان یاخود ئیدارە و ئیداری تەشغیلی و سیانەتە سیمی ئەوان بکەین بۆیە بیرمان لەوە کردەوە کە کەرتی تایبەت لەو بوارە با بڵێن هاوبەش پێ بکەین کە دوو ئامانجی سەرەکیمان لێ هەبوو هیچیان بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان بوو واتە زیادکردنی کاتەکانی بوونی کارەبا و کارەبایشی جێژیر و هەر کاتێک گرفتێکی تەکنیکی دروست بێ بە زووترین کات ئەو گرفتە چارەسەر بکرێ نەمانی سووتانی مەحەویلە و بشڕانی ملحقاتی کارەبا و خەرجی لابەلا ئەمانە هەمووی مەسەڵەن ئامانجی سەرەکی بوو یەکێ لە ئامانجەکە بوو ئامانجی دۆمیش کەمکردنەوەی خەرجەکان بوو چونکە لە ڕاستی ئاگە تۆ خزمەتگوزاریەکە هەبێ بە خەرجیەک و هەمان خزمەتگوزاریەکە هەبێ بە خەرجیشی کەمتر ئەو کاتە تۆ لە ڕووی ئابووری و مۆفەقی ئێمە بە تایبەتی لە قۆناغی دوای قەیرانی دارایی و تەنانەت قەیرانی کۆڕۆناش بەدوایە ئیتر بیرمان لەوە کردەوە کە خزمەتگوزاری کارەبا ئەبێ بەرە و باشبوون بڕوە ئەوە و چۆنڵێ ئامانجێکە و کاری لەسەرێک لێ و دەمانەوێت تعجیلی هەنگاوەکان بکەین و خێرایکەین لە کاتێکە خەرجەکانش کەم بکەینەوە چکن لە ڕاستیە تۆ پارەمان پێنە بووە دێجار بۆ جێبەجێکردنی پلان و پرۆژەکانمان کەواتە ئەبێ بگەڕین بە شوێن ڕێگە چارەیەەکە کە هەم خزمەتگوزاریەکان بەرزکەینەوە هەمیش خەرجەکان کەم بکەن. بەس وەکو ڕاستکردنەکە کەی ڕاستیکرد تایبەت دەکرێت چکە وڵاتیش ئەزمونێکی خراپیە لەگەڵ بەشێک لە کەرتانەی کە کەرتی تایبەت بەڕەوەی دەبە بارگرانی سەر هاوڵاتی دروست ناکات کرێی کارەبا گرانتر نابێت. پرسیارێکی جوانەوەم لە ڕابردووشا جواب ماوەتەوە
وەزارەتی کارەبا لەو با بڵێن پرۆسەیە یەکێک لەو شتانەی کە وەکو مەرج دایناوە بەرزکردنەوەی ئاسی خزمەتگوزارەکەی و کەمکردنەوەی خەرجەکانە بە هیچ شێوەیەک نرخی کارەبا بەوەی کە ئێستا هەیە وەکو خۆی ئەبێنن تۆ دەستکاری ناکرێت. باش بۆچی چکم خەڵک لە مۆزۆی کەرتی تایبەتەکە ڕەنگە بە ڕۆشنی تێدەگەیشت بێ وەکو وتم هاوبەشی پێکردنی کەرتی تایبەتە نەک ڕادەستکردنی ژێرخانەکە بەوان چکم ئەگەر تۆ ژێرخانەکەی ڕادەستکەی ڕەنگە ئەو بتوانێتە حکوم بە سعر بکە بەڵام ئێمە بەستەنیا ئیدارەی ئیشەکەیان پێ ئەدەین سعر و فرۆشتنی وزە و مەسائلی با بڵێن جیبایەت و ئەوانە هەموو لای وەزارەتی کارەبا لای خۆمانەمێنێتەوە. باش بەس ئەی سەبارەت بە مەوزوع بەوەی کە جەنابی باسی کرد کەی دەکرێت یاخود بۆ نەکراوە خۆی لە ڕاستیە ئەبوو لەم مانگانە ئیتر ساق بێتەوە لە مانگەیە لە مانگی ئایندەیە بەڵام وەزارەتی کارەبا زۆر بەوردی دراسەیەوە کاچکومی کەم ئەزمونە ئێمە ئەمانەیە بە باشترین شێوە و ئەو دوو ئامانجی کە باسم کرد ئەو دوو ئامانجە زەمانکە کە بەرزکردنەوەی ئاسی خزمەتگوزارەکان و کەمکردنەوەی خەرجەکانە بۆیە دراسی وردی زیاتری ئەوێ و ئەیشی هێنێ کاتێکی زیاتری بیتێ بۆ ئەوەی زۆر بە شێوەیەشی تۆکمە و تند و تۆڵ کە مەلەفەکە دراسە بکرێ و ئەو لایەنە وردەکاریەی کە لە پرۆسەکە هەیە هەموو با بڵێن لایەنی ئابووری لایەنی تەکنیشی لایەنی یاسایی ئەبێ زۆر تند و تۆڵ پێ بە شێوەیەکی واکە نەکەوینە هەڵەوە. باش کاتمەکەمەوە بە سەبارەت بە فەرمانبەرانیش پێشتر بازەوە کرد کە بەشێکیان دەگوازرێنەوە کاتە بۆ کەرتی تایبەت مافیان ناخورێت ئەگەر موچە و شایستی دارایی و ئەوانەیە خۆی بزەبت ئاوا هیە ینی ئەو با بڵێن ئەو بیرۆکەی وەزارەتی کارەبا ئێمە کوتمانە بە مەرج لەسەر ئەو کۆمپانیایە ئەو لایەنی کە لە دوجارە ئەم مەلەفەی ڕادەسەکرێ بەوەی کە هەر ژمارەیەکی ویست ئەو هەر ژمارەیەکی ویست لە بڕێوەبردننی سیستمەکەیە لە سە تا هەفتای بە ئیجباری بە کارمەندەکانی ئێمە بن فەرمانبەرانی حکوومەت بێ و ئەوەشی کە لەوێ نامێنێ با بڵێن لەوە لە سا هەفتایی کە ویستیتر نامێنێ ئێمە ئەیانگەڕێنەوە بۆ کەرتەکانی تر بۆ بەس ئەنگوازینەوە بۆ گواستنەوە بۆ کۆنتترۆل بۆ بەرەمهێنان بۆ سێکتەرەکانی وتی کارەبای پێ بەهێزەکەین. ئەی سەبارەت بە سەرپێچی هیچ ساڵێکە بووە بۆ کەمکردنەوەی سەرپێچەکان بەتابەتەوەی کە پێویستە بە پستەکان لە باو و لە vێلا و ڕاکیشانی کارەبا بە شێوەی نایاسایی هەوڵ هەبووە هیچ کراوە لەمڕۆ؟ ئێمە بەردەوامی لە چەند ساڵ ڕابردووە لە ڕێگەی تیمەکانی بنبڕکردنی سەرپێچی و تەلاعوباتەوە لە بەڕێوەبەتی دابشکردنەکان لە شارەکانە ئەو پرۆسەیە جێبەجێکراوە کە لە تەنیا لە 2 ساڵ ڕابردووە زیاتر لە 11,000 سەرپێچی کۆنتترۆل کراوە بەڵام ئەمە بۆ 1,600,000 و ئەوەندە هزار هاوبەش لە ڕاستیە ژمارەیەکی بچووکە و ڕەنگە ئیمکانەتی زۆری بووە بە تایبەتی لەسەر وەختی قەیرانە ئەمە توانای برایی ویستووە و خەرجی ویستووە بۆیە لە ناو پرۆژەی پێوەریزیەکە کە بڕوامان وابوو کۆنتترۆڵی خواستەکە و کۆتایی بە سەرپێچەکانە هێنێ بۆیە ئەو مەلەفەمان سپارت بە پێوەریزیەک یاخود پشت ئەستور بووین بۆی کە پرۆژەی پێوەریزیەک جێبەجێکەین ئەو لایەنەش بەرجەستە ئەبێ وە کۆتایی بەسەر پێچەکان. وەکو دوا پرسیارم ڕەنگە خەڵک بپرسێت کە ئێمە دەبینە خاوەنی 24 کاتژمێر ئایا لە وەرزی هاوین ئێستا کە لاندێک شوێن 12 بێ لاندێک شوێن 13 کاتژمێرە بێ زیاتریش کەم نابێتەوە کارەباکە هەوڵتان داوە کەمتر نابێتەوە؟ ئێمە بۆی کە زۆر بە دەقیقی و بەڕوونی و زانیاریەکان بە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان و هەموو لایەکیش بکە وەزارەتی کارەبا لەسەر خەتە لە کارمەندانی چاکسازیەکان کە بە شەو ڕۆژ لە خزمەتی هاونیشتمانیانان ئیشپێکردنەکان کۆنتترۆڵەکان
ستافی وەزارەت ئەو با بڵێن تیمەی کە لە پلان و لە بیرکردنەوە کارەکەن تا جەنابی وەزیر هەموو ئەمانە بەیەکەوە ئێمە لە خزمەتی هاونیشتمانیان و هاوبەشانی خۆمانین بەدڵنیایی کار بۆ ئەوانەکەین ئێمە ڕۆژانە 18 ساعت هەندێک جار زیاتریش لەسەر خەتین کە خزمەتگوزاری کارەبا مادەم بە بەردەوامی شتێکی حیاتیە و ئەچێتە هەموو کارەکانی ژیانەوە کەواتە بێتەوە بەردەوامی لەگەڵ یابی بەڕێوەبردننی سیستمەکە لەلایەک وەکگیانی خزمەتگوزارێکە بیرکردنەوە و پلان و جێبەجێکردنی پلان و پرۆژەکان بەپێی پارەی بەردەست لەلایەکی ترەوە وە کارکردن لەوەی کە وەکوتم ئامانجە سەرچەکە گەیاندنی خواست و بەرهەمە بەیەک بۆی کە کارەبای بچوار کاتژمێری کەی دەبینێ خاڵ 24 کاتژمێر لە وەرزی هاوین لەوە کەم تریش نابێتەوە ئەم ساڵ بۆ ئەوەی مەتاڵی نەبین لە وەڵامەکە وەکوتم زۆر بەزانستی وە بەڕوونی بگا بە هاونیشتمانیانی خۆشەویست کە فاکتەری یاخود با بڵێن هۆکاری سەرێکی بەرزبوونەی ئاستی خزمەتگوزاری بریتە لە کۆتایی هێنان بەسەر پێچەکان کە پرۆژەی پێوەریزیەک بەردەوام و کۆتایی ئەم ساڵ تەواوە بێ ئەوە فاکتەری یەکەمە زیادکردنی بەرهەمەکە بە پێی خواستەکە بە پێی ئەو با بڵێن ستانداردەی کە لە دنیاە هەیە ئەمە دوو و بەهێزکردنی تۆڕەکە ئێمە کاری لەسەرەکەین و پرۆژانی کە بۆ جەنابتم باس کرد و پرۆژەی سکادا کە هیچێکە لە پرۆژە گرنگەکان کە لە دنیاە بە سیستمی کارەبا و کۆنتۆڵکردنی شتەکردنی بە کۆمپیوتەرایزە و بە سیستمێکی پێشکەوتووە کار لەسەر ئەوەکەین هەموو ئەمانە لە کۆتاییانە کاتێکە ئەمانە هەمیان بەیەکەوە کۆتاییان دێ بە دڵنیایی ئەمە ئەگەین بەوە و لە ڕاستیە داتاکانی ساڵی 2010 بە 90 بە 20 مقارنە بکەیت و دەو دەکاتەکانی بوونی کارەبا سەرکەوتون بەڵام بەداخەوە بۆی کە ئێمە لە هەزار لە قەیرانین هەنگاوەکان هێواشترن لەوەی کە خۆڵ وەکو دواوتش بە هاوڵاتیان دڵی دەست بە کارەباوە بگرن ئێمە من ڕەنگە بۆ خۆمیشەون و کەسانی کە هەمیشە وتومە ئێمە خزمەتکاری ئەوانین لە پێشا پێویستە ئێمە خزمەتگوزارێکە بە باشی بگەینە ئەوان و دواتر ئەوان تەعامل بکەن لەگەڵ ئەو وزە گرنگە کە هەم سامانی نیشتیمانیە و هەمیشی خۆیانە چەند کەم کارەبا بەکار بێ کاتەکانی بوونی کارەبا زیاتر بێت. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز ئومێد ئەحمەد و دەبێژ وەزارەتی کارەبای هەرێم سپاسان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارام تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ